کۆبوونەوەیەکی هاوبەش و گرنگ لە نێوان هەردوولەدا گرێدرا کۆبوونەوەکە پەیوەندیدار بوو بە ئەو ڕەوشە سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان و ئەو ئاڵوۆزیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ناوچەکە بۆتەوانێت دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری و سنگێکی تایبەتی خۆی هەیە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ناوچەکەدا چەند تەوەرەیەکی گرنگ باس کرد تەوەرەیەکی ئەساسیانەوە بوو گەردوای ئەو زنجیرە سەردانانەی بەڕێزیان بۆ لایەن کۆماری ئیسلامی ئێران و دواتر بۆ ناو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی جدی بە پەرۆشی بەڕێزیان بۆ ئەو وەزعە سیاسی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە تەوەرێکی تری گرنگتر لەوانش پەیوەندیدار بوو بە مەسەلەی ڕێفراندۆم کە لە 25 نۆدا ساز دەدرێت کە هەموو لایەکمان هاوڕا بووین لەوەی کە بتوانین بە هەر شێوەیەک بکرێ و بتوانرێت نێوماڵی کوردی یەک بخرێت و باسی بارودۆخی هەرێمی کوردستان مەکەیەک لەوانە کە بارودۆخی موچە و برسێتی خەڵک و کە پێمان وایە برسێتی خەڵک گەیشتوتە ڕادەیەک چارەسەرکردنەکەی وا دواکەوتووە وا بردارکراوەتەوە کە ڕەنگە تەئسیری زۆری هەیە لەسەر بەلاڕێدا بردن و دروستبوونی گروپ کە بە هەموو سەلافەتەوە باز لە دژایەتی ڕێفۆرم و پرۆژەکانی لایەنە سیاسیە کوردستانیەکان دەکات زۆر توتر لە هەڵوێستی عێراق و لە هەڵوێستی ئێران و لە هەڵوێستی لایەنەکانی تر کە ئەمە پێم وایە یەکێ لە هۆکانی مەسەلەی برسێتیە مەسەلەی هەوڵدان بۆ سوی ئیستیفادەکردن لە برسێتی خەڵک مەسەلەی تر کە لێرە باسمان کرد ئەویش هەڵوێستی کۆماری ئیسلامی ئێران بوو کە هەڵوێستێکی نەرێنی هەیە بەڵام پێمان وایە ئەم هەڵوێستەی کۆماری ئیسلام لە ئەنجامی ئەوە هاتووە کە یەکڕابووینەوەی کە ئەم لە ئەنجامی ئەوە هاتووە کە زانیاریەکانیان یەکتەرەفە بووە مەسەلەی تر کە مەسەلەی مەوزوعی ڕێفراندۆم بوو پێم وایە مەسەلەی ڕێفراندۆم ئێمە لە یەکێتی نیشتیمانی لە کۆبوونەوەی 19/4 بڕیارماندا کە ئێمە ڕێفراندۆم وەکو تەنها دەواازەی یاسایی دەبینین بۆ گەیشتن بە سەربەخۆیی